يعني سرباری هبونا چندین دزگه و ناوندان لعراقش بو روبروبونا گندالیه و گندالکاران لیوکه دبینین روش بروشه گندالی و گندالکار دناوا عراق زیده تر دبن و حالت سیر و سمرجی ین گندالی دناوا عراق داتین تو مارکرین هر وکه سال 2022 بیراوه که زیده ترج 2 ملیار و نیف دلار یه دسته باجا گشتی دیار نما کو هیان هاجی یعنی تومتبارن وی کس نزانی چه بسر هات کودا چو اف پاره کو بد زیاسته دناو عراق ده هات تو ماکرن بو چی گندلی بروک عراق برنادتن اف سیاره سرکیه دی گوت بیجه که دیگل برس احمد سراج شروع وکار سیاسی لبغداد کین برای سراج تو خیراتی جبو کردستان 24 دست بی که برسین بو چی گندلی بروک عراق برنادتن یعنی که شد چه دایا سرتا سلااو ڕێز بۆ ئێوە بۆ کەناڵی کوردستان 24 ئەم بابەتی گەندەڵی بەڕاستی کە لە دوای 2023 تاوەکو ئێستا بەردەوامە بەڕاستی زۆرینەی حکوومەتەکانی عراق نانتوانیوەکەوە بابەتی گەندەڵی چارەسەر هەر لە ئەنجومەنی حکومەوە تاوەکو ئەمڕۆ کەوا گەندەڵی لەناو ببن بە هۆکارێکی زۆر سادا ئەویش ئەوەیە کەەوە سیستەمی حکومڕانی لە عراقەوە دوای 2023 نووسراوەتەوە لە ڕێگەی دەستورە لەسەر بنەمای پشکێنەی مەزهبی و لەسەر بنەمای دابشکردنی کێکەکە بووە بەڕاستی گەندەڵی پارێزراوە لە ڕێگەی حیزبەوە لە ڕێگەی پێکاتەوە لە ڕێگەی مەزهبەوە تەنانەت بۆیە نەمان بینیکەوە یەکێک لە نەهانگەکانی گەندەڵی بخەنە پشت شیشەکانی زیندانەوە ئەمە کێشەکەیە بەڕاستی گەندەڵی هەموو کات بەهێزترە دزیەکان هەموو کات بەهێزترن لەوانە دزی سەدە بینیمان کە چی ڕوویدا نورزهێرچی کرد بۆ نمونە تاوەکو ئێستا بەڕاستی بە ئازادی دەسوڕێتەوە وێرە ئەوەکەوە دادگا و حکوومەت سلمانی کە 2 ملیار و نیوی دزیوە کەواتە ئەمەش ئاشکرا دەکاتکەوە سیستەمی حکومڕانی لە عراقدا بەڕاستی سیستەمێکی پۆڵایی نییە ناتوانێتکەوە پارەی خەڵک بپارێزێت کەواتە بەڕاستی زیادبوونی نەبوونی خزمەتگوزاری و بێکاری هەموو ئەمانە تەنانەت داعشیش بەڕاستی ئەنجامی چییە دەرئەنجامی گەندەڵیەکەوە تەواوی دامەزراوەکانی عراقی گرتووەتەوە تاوەکو ئەم ساتە دەڵێمەوە کەوە دەوڵەت سەرکەوتوو نەبووە ناوێتە دەوڵەتێکی بەهێز ئەگەر هاتوو ئیرادێکی سیاسی بەهێز نەبێت کەەوە شەڕی گەندەڵی و گەندەڵکاران بکاتە زۆر باشە بەرە سەراج کەواتە لە عێراقێ دنەهادا دەهان سازی هەنە ناوەند هەنە ji بۆ ڕۆبڕۆبۆنا گەندەلیە و گەندەڵکاران لێ پرسیار ئەوەیە کەواتە وان سازیên ڕۆبڕۆبۆنا گەندەلیە یعنی لەرزووکن لاوازن نەشیانە بکارێ خوا یە سەرەکی ڕابن بێگومان بە دڵنیاییەوە ئەو ڕێکخراوە ئەو دامەزراوانە ئەو ڕێکخراوانە کاتێکەوە لە کات دەکەن بەڕاستی دابش کراون لەسەر بنەمای چی بەرنەمای پشکەنەی مەزهبی هەر دەستەیەکە و هەر دامەزراوێک سەر بە حەزبێکە سەر بەلایەنێکە کەواتە بەڕاستی لە چیە لە ڕەحمی پشکێنەی مەزەبیەوە هاتووە کەواتە ئەم دامەزراوانە بە هیچ شێوەیەک سەربەخۆ نیم نانتوانیوەکەوە بەڕاستی گەندەڵکاران تێپەڕێننکەوە سەر بەلایەنەکانی دیکەن کەواتە پێیان وایەکەوە لە چوارگێشەی خۆیاندا دەمێننەوە یەک هەنگاو ناسنە پێشەوە من پێم وایەکەوە دەتوانن لێپرسینەوە لە هاوڵاتێکی سادە بکەنکەوە شتێکی سادەی دزی بێت یاخۆت شتێکی دیکان کردبێت هەونەرمەندێک شتێکی کردووە بەڵام بابەتەکە دزێ گەورەکانە هەنگاو گەورەکە بریتێ لەو تاوانانەی ئەنجام دەدرێن بە ناوی دزی و گەندەڵی تەنانەت یاساش ناتوانێت بڵێ پرسیینەوە لەگە ئەمڕۆ دەواازەکان فڕۆکەخانەکان بەڕاستی مادەی هۆشبەر هەموو ئەم کێشانە لە عراقدا هەن هەموو ئەم دەستانە هیچ کارێکیان نەکردووە لە بەرەم ناتوانیوە دەستەوەستان بوو ناتواننکەوە لێ پرسیینەوە لەگەر ئەو کەسانەکەوە بۆیە پێویستە ئێرادەی سیاسی هەبێت کە ئێستا نییە ڕاستی زۆر باشە دەمەکێدا کو خەلک لە پارێزگاکە وەکە مسەنا داخوازە حاکمێکی سەربازی دیکەن ji bo navçeya xwe ev çi digehînîtin من پێم وایەکەوە ئەم داواکاری کە هەیە کە بەڕێز حەمید یاسری باسی کردووە لە ڕێو ململانەیە لە نێو چوارچێوەی شیعی یەکێک لە پەرلەمانتارانی چوارچێوەی هەماهەنگی حەمید یاسری تۆمەتبار کردووەکەوە لەلایەن ڕەوتی سەدرەوە پاڵپشتی دەکرێتە ئەم داواکاریە تەنیا بەڕاستی
شتێکی هیچ ئەنجامێکی نابێت داواکاری بە حاکمیشی سەربازی یاخود کودەداشی سەربازی کە لە حکوومەتی خۆجەیی هەبێت بۆ پارێزگای سەماوە بەڕاستی داواکاریە کە جێبەجێ ناکرێت ئەمەش بەڵام چییە؟ ئەمە دەرخەری چیە؟ دەرخەری قەبارەی گەندەڵیە لە پارێزگای موسەندا دەرەنجامی ئەو قەبارەی ئەو گەندەڵیەیە کە هەیە لەو پارێزگایەدا بەڵام جێبەجێ ناکرێت چونکە دەرەنجامی ململانێکایە بۆیە وەکو دەبینین هاوڵاتی عێراقی هۆشیارە لەم بابەتانەدا ئەمە جێبەجێ ناکرێت ئەو داواکاریە کە هەیە لە هەمان کاتدا خۆپیشاندانی تشرینیەکان ئەوەی ڕای ئەوەی کەوا داواکاری هەبوو بەڵام بینیمان چی بەسەرها بۆیە ئەمڕۆ دەبینین ئەوەی کە هەیە پێویستە وەڵامێکی کردەیی داواکاریەکان بدرێتەوە کە پێویستە لە شقامی عێراقیدا جێبەجێ بکرێت. بەڕێز ئەحمەد سەراجی شرۆڤەکانی سیاسی لە بەغداد گەلمەوەی گەلێکی سواسین هەر هەبن.